جارێکی تر بە خزمەتانە گەمەوە بۆ باسێکی تر لە چیرۆکە قورئانیەکان. ئەم جارە باز لە چیرۆکی تاڵوتەکەین کە خوای پەروەردگار لە ئاەتی 243 هەتاکو 252 سوورەتی بەقەرە باسی فەرمووە. باسەکان وا ناکەم کە وعدتان بدەمێ بڵم سێ ئاەتی یەکەم یا سێ ئاەتی دووەم یا بەو شێوەیە، بەڵکو لەسەر ئاەتەکان ئەڕۆین و احتیمالەیە لە ئاەتێک زۆرتر ئەوەستین لەبەرەوەی وشەکانی زۆرترن یا لە بەرمانەکان، یا ئێمە زۆر محتاجی ئەوەین لەم کاتەیە لەو مانایە زیاتر بکۆڵینە و سەرنج بدەین. بەو شێوێ ئینشاءالله لە خزمەتانە بم. ئاەتی یەکەم و دووەم و سێهەمە خوێنمەوە، پاشان ئینشاءالله دێمە سەر تەفسیرکردنی. ئەفەرمێ ئەلەم تەڕە. ئەلەم هەمزەکەی هەندێکە فەرمون هەمزەی ئیستیفهامیە، بەڵام ئەرجەحەوەیە کە هەمزەی ئیستیفهامی نییە. لێرە هەمزەی ئیستیفهامی طبعاً، بەڵام مەبەستەکە لە بەکارهێنانیە پرسیار نییە کە وڵێ ئەرێ ئەزانی، ئەمە ئەفەرمێ مەگەر نازانی، یان وەکو هولێریە لە چمانەت دیتیە بزەبت ئاوایە. مەبەستەکە لەوەیە یعنی ئەم ڕیوایەتێ گەجێڕێتەوە بە جێڕانەوەی سەمعە، بەڵام وای ئەوێ قەناعەت پێ بکە وەکو بینینەکە. بۆیە دوو مەفعول بهی وەرەگرێ ئەلەم تەڕەکە، چونکە ڕەئا خۆی دوو مەفعول وەرەگرێ، لێرەشا بە هەمان شێوە دوو مەفعولی وەرگرتووە بۆ ئەوەی وەکو ڕوئیەی عین پیشانی بدات، وەکو بینین بەچاو. هەمزەی ئیستیفهامیەکە لێرە بەم شێوەیە دێتە پێشەوە، معنایکی مەجازی کینایی هەیە بۆ سەرنج ڕاکێشانە، بۆ بایەخ پێدانە کە ئەنەما ئەی بینی. ئەلەم تەڕە مەگەر نەتبینیوە. هەروەها ئەشێ بە معنای هەمزەی تەقریری بێ. ئەگەر هەمزەی ئیستیفهامی بوو بە معنای مەجازی کینایە، ئەگەر تەقریری بوو وەکو ئەلەم نەشڕح لەکە سەدرەک، ئەمەیان بەڵێ ئێمە سینەمان بەرفراوان کردی. ئەلەم تعلم أن الله على كل شيء قدير. بەڵێ خوای پەروەردگار بەسەر هەموو شتێکە بەتوانە و زاڵە. لێرە مەبەستەکە لەوەیە تەقریرێک ئیقراری ئەم قاعیدەیە کاتوو. پاشانە فەرمێ ئەلەم تەڕە دیارە تەشجیعکردنێکە بۆ هاندانێکە بۆ جیهادکردنەکە. ئەلەم تەڕە إلى الذين خرجوا من ديارهم. خرجوا من ديارهم هەندێک لە عولەما فەرمون لەبەرەوەی تاعون لەنایانە بڵاوبوو بۆ ڕایان کرد و دەرچوون لە ترس. هەندێکی کەش زۆرینەیەکی تریشە فەرمێن نا، لەبەرەوەی لە ترسی دوژمنەکانیان ڕایان کرد و وڵاتی خۆیان بەجێهێشت. ئەمەش زیاتر ڕێیتێچە، چونکە سیاقی ئاەتەکە کە هەمووی باسی قیتال و جیهادە زیاتر ڕێیتێچە وەک لەو کە تاعون بێ، کە ئەش فەرمێ وەهم ئولوف، ئەوانە هەزارانن کەچی ڕائەکەن. جمعی ئەلف ئالافە و ئولوفیش هەیە کە بۆ زۆرینەیە. ئەم ئولوفەی کە ڕائەکەن لە ترسی مردن، ئێرە شوێنی تەعەجوبەکەی خاڵی سەرسانبوونەکە ئەوەیە کە ئێوە ئەوەندە زۆرن ئەی بۆ ڕائەکەن لە بەرجەی شێخ ڕائەکەن. اینجا ئەو زەمانە هەموو چەکیان وەکو یەک وا بووە. وەکو ئێستا نێ بڵێ وەڵا حجەی هەبێ بڵێ وەڵا پێشمەرگە بۆیە لە دووز ڕایان کرد کاکە چەکەکانمان بەرابەر یەک نەبوو. درۆژەکە تەبان چکە تۆ بینیمان دەبابەکانت ڕائەکەن، خۆوانش بە هامەرەوە هاتبوون. ئەگەر تۆ کلاشنکۆفت پێ بۆ ئەوانش هەموو بەدەبابۆ بهاتنە ئەمان و ڕاستەکەی. بۆیە ئەسڵ ئینفعالی ڕاکردن و قەناعەتی مواجهەکردن هەیە. ئەمان ئیمانە، ئەمە عەقیدەی قیتالە، ئەمە بەزینی دەرونیە، ئەمە چەکیشی بەدەستەوە بێت چەکی باش هەر ڕائەکە وەکو دەبابەکانی پێ. ئەمەیان کە بێت چەکیشە خۆبەخشانە ڕۆیشتووە، هەڵێ بەڵکو بتوانم پەلاماریەکێ بۆم کلاشکۆفەکەی لێسەنم، حتا بەو دافعە ئیمانی بە قووت و قەناعەتەوە ئەڕوا بۆ شەڕێکی ئاوا گەورە. بەڵام ئومێدێکی ساچمەزەنێکی پێ تاپڕێکی پێ کلاشنکۆفێکی پێڵە بەڵکو بتوانم بیکەیسیە بگرم، بیکەیسیەکی پێڵە بەڵکو بتوانم ئاربیجیەکی لێسەنم، ئاربیجیەکی پێڵە بەڵکو بتوانم هامەرێک بسووتێنم. جار بۆ جار قدرەتی قەناعەتەکانیشی باشترە بن، وەرەشی زۆرتر بەرزە بێتەوە، چونکە عەقیدەی قیتالەکەی بەقووت. ئەلەم تەڕە إلى الذين خرجوا من ديارهم. هەندێک لە ئەهلی تەفسیرە فەرمون ئەمە لە ئەهلی واسط ڕوویداوە، شوێنەکە واستی جنوبی عێراق، ولا ترسي طاعون چوونەتە دەرەوە. هەندێکی تر طبعا على العموم ئێمە زۆر بایەخ بەم شتە تاریخی نادەین، چونکە قورئان خۆی احتیمامی پێ نەداوە. ئەلەم تەڕە إلى الذين خرجوا
قومێکی زۆر چوونەتە دەرەوە لە وڵاتی خۆیان بەجێهێشتو. ئەمەش بۆ خۆ شتێکی سەیرە ئینسان وڵاتێک عەزیزە لە لای بەڵام لە ترسە ڕاکە و بەجێ بێت. دیارە ترسەکە ئەوەندە لە دڵیانە گەورەی بۆیە بەجێیان هێشت و ڕایان کرد. ئەمەش واقعەکە هەمومانی بینین، یعنی وەختەکە کۆمەڵ دڕندەیەکی چەکدار دێت سەر ناوچەیەک لە ئەمانایە تەڵە خەڵکەکەی ڕاکە کە ناتوانێت مقاومە بکە. بەڵام ئەگەر ئەهلی ئیمان و قیتال بوون چەکەکانیان وەکو یەکوا بوون ناشێ ڕاکەن. بۆیە لێرە ئایەتەکە بە تەعەجوبەوە فەرمێ ئەلەم تەڕە ئیلە الەذینە خەرەجوا من دیارهم وهم ئولوف ئەوەندە زۆرن لەگەڵ ئەم هەموو زۆریان ڕایان کردوتە دەرەوە. بەڵام دیارە تەبعاً ئەمان لە ترسی دژمنەکانیان ڕایان کردووە و بۆیە ئایەتەکانیش وەکو وتم سیاقی پێشووتر و پاشتر هەمووی باسی جیهادەکە ئەکا و یەکسەر مباشرەتەن ئایەتەکەش دوای ئەو باسی ئەوە ئەکات. ئەنجا بەم تەعەجوبەکە فەرمێ وهم ئولوف حەذەرە المەوت، لە ترسی مردن. ئەسڵ ئەوەیە کە ئێمەی مسلمان ئەوانی شەر مسلمان بوون قەناعەتمان بەوە هەیە کە خوای پەروەردگار خەڵقی کردووە، حەیاتی پێبەخشیوە، ئەی مرێنێ دوای زیندویەکە. ئەمانە لە بەڵگە نەویستەکانی ئیمان و دینداری. ئێمە ئەگەر قەناعەتمان بەوە هەیە ڕاستە و خوای پەروەردگار خەڵقی کردوین، ئامەنا بالله. ڕاستە و خوای پەروەردگار هیدایەتی داوین بووە، ئامەنا بالله ڕاستە. خوای گەورەم قورئانی ناردۆتە خوارەوە، کەلامی خوای گەورەیە، ئامەنا بالله. ئەم کەلامەی خوای پەروەردگار لا یەتیه الباطل من بین یدیه ولا من خلفه، هیچ جۆرە نقصانی و کەم و کورتی و قسەی زادەی تیان نییە، ئامەنا بالله. هەمووی بەڵگەنەویستن، حەقیقەتی وجودن، ئامەنا بالله هەمووی وایە. باش ئایا ڕەفتارمان لەگەڵی بەم شێوەیە ئەیکەین؟ یا وەکو کتێبێکی پیرۆز سەیرەکەین، کابرا کە سەیری ئینجیلەکە وەکو کتێبێکی پیرۆز، مسلمانش سەیری کتێبەکە ئەکە قورئان وەکو شتێکی پیرۆز و بە شاڵێکی سەوزیەوە پێچاوە، یا ڕێزی لێگرێ ئەلە لەقەل ئەگەر بە دەستنوێژیشی نەبێڵێ نا بێ پێویستە لە شوێنێکی بەرز داینین. ئایا هەرەوەندەیە؟ خوای پەروەردگار کە باسی ئەم میلەتە ڕابردووانەمان بۆ ئەکاتەوە بۆی ئەم دەرسانەی لێوە وەربگرین و ئەم قورئانەش پەیامی زیندوی ئوممەتێکی زیندووە. ئەم ئوممەتە بەم قورئانە بەم پەیامە زیندووە بێتەوە. کاتێک کە دید و تێڕوانینی دەربارەی گردون و ژیان و ئینسان لە ڕووی عەقائیدیەوە لەسەر ئەساسیاتی ئەم قورئانە دائڕێژدێ کە خوا حەقە، قەولی حەقە وبالحەق ئەنزەلناه وبالحەق نەزەل، وخوای پەروەردگاریش حەقە، ئەم حەقەی بە وەحی ناردۆتە خوارەوە، ئەم وەحی بۆ ئیستیخلاف ناردۆتە خوارەوە کە ئێمە باوەڕمان بەم زاراوانە ئەبێ، بەم شێوەیە ئەبێ وەکو حەقیقەتی وجود ڕەفتارمان پێویستە بگۆڕ. ئەو کاتە ئەم ترسنۆچێ لە شەعبێکا دروست نابێت کە ئومەتێکی عەقایدی بوو. هەروەکو چۆن ئەو سەحابە بەڕێزانە نەترسان نە لە قووەتی ڕۆم نە لە قووەتی فارس. ڕۆم 100,000 چەکدار و جێشی منەظەمی هێنا بۆ پێشە، 100,000 بۆ ئەو سەحابێ بەڕێزان. 3,000 کەس بوون لە سەرەتاوە پێشەوەی خالیدی کوڕی وەلیدیشیان بکات، بەڵام شەڕەکەشیان کرد، سەریش کەوت. جوابو ئەمە نقطەیەکی زۆر جەوهەریە. ئەلەم تەڕە إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت فقال لهم الله موتوا. لە تاعونەکە ڕایان کردووە لە ترسی جێیشێک ڕایان کردووە لە ترسی مردن، ماڵ و دیاری خۆیان بەجێهێشتووە و هاتبن لە ترسی مردن و گەیشتنە دۆڵێک خوای گەورە نەخۆشەکەی بەسەرادان وەکو لە هی تاعونەکە ئەهلی تەفسیرە فەرمون، پاشان بە شێوەیەک لە شێوەکان هەرگەیشتنە شوێنێک خوای گەورە فەرمووی بمرن. پاشان ئەمە وەکو بەعزێک لە ئەهلی تەفسیرە فەرمون ئەمە نمونەیە و خوای گەورەی خاتە پێشچاو، ناوانییە. خوای پەروەردگار ئەم نمونەیەم چیرۆکەمان بۆ ئەجێڕێتەوە کە ڕوودا و ڕوویدا و پێیانە فەرمێ موتو، نەک ڕیوایەتێک بێ و نمونەیەک بێ خاتە پێشچاو، بەڵکو حەدەسە و ڕوویداوە. فقال لهم الله موتوا، دوایی خوای گەورە نافەرمێ فەماتوا، چونکە فەماتوا بۆ ئێمە شەرحێکە. إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. فيكون بو شرحك لا يمي كتيب بقين أجناك إرادة كيبو كويستي ببي أبي ليرة شافرمي فقال لهم موتوا، يتنا فرمي فماتوا چونك بتأكيد مردو، فرماني خواهي پروردگار هاتو همويان مردو، دويا فرمي ثم
ثم بيوتر للتراخي يعني باشان باش زمانك كبسريانا روشتوا زندوي كردونته. ألم تر إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت فقال لهم الله موتوا ثم أحياهم إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكر. دين سر أمك خواهي پروردگار أم نمونانا من وابو دينتو يكم جار أم خلق ضريبي زليليك أدن دعاي خلقك راء برن بآياتكان وقناعتكان وقاتلوا في سبيل الله. قناعتيان بان قتال بيش أو طبعا قناعتيان ببلغ نويستكان إيمانينا لويك خواهي قورة خالقة خواهي قورة هدايتي دامين خواهي قورة بيامي بوناردوين خواهي قورة مراندن وجياندن بدس أو فرماني بيكردوين بچين جهادك لبرو كاته همه امانا ببلغ نويست. پاشان أبينين أم كومالا بچوكا كمي دوائي لقل طالوت منه طبعا دوائي دين سر تفاصيلي أو شون أمانا همويان راست ابنوا وأقنا أو تمكين قورية تمكين يعني هبوني دا صلاة كخواي پروردگار باسي كرتو. ألم تر إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت فقال لهم الله موتوا ثم أحياهم إن الله لذو فضل على الناس. خواي قورة خاوني فضل چاكي لسر خلقي شهيد بو خواي قورة خاوني فضل لسري شهيد بونا كي درجة يكي قورة كبي بخشيو. بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمي يكام قطر خويني الشهيد قناحكاني أسرج قال قرس غير قرزي حكمدو طبعا بالتأكيد قردنا دا عذابي وي تعودية قرزي أوان خوتي خليفاني وبيت المال وزكاة نية لسرد بو ايواش بقردنا دا عذابك إلا ما قر خاون قرزك قردني عذاك بلام تو تصورك همو قناحكاني أسره شهيديش شرط بيك أولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء. سيم درجة أم درجة مقبولان لا إخوائي قورا بيغمبران وبيوچاكان وشهيدان والصالحين. صديقين وكو أبو بكر صديق شهيدي وكو أو شهيد برزانة وكو إمام حمزة أم برزانة كشهيدا أنجد صالحين دي بيوچاكان أو كسيك برواي بمبلا شهيد يهي كالشهيد بيه دايتي وين أقري لخوي بدا وقرب بيه دايتي الله يبادار مبابات كاكاري روشي قيامتنا روش بسر برزي بسر فرازي وكو تاريخ يم إسلامك آو باسك وكو آني كالشهيداني خوان كركاني خوان كالشهيد بن لبناي خواي قوري چند بيان سر برزناي سر فلسطين وكي خطي دين دارو إيمان دارو أهل جهاد. إن الله لذو فضل على الناس. بريندار وبرينداري قراوته هر فضل خواهي قوري تشكو بيغمري خواه عليه الصلاة والسلام أفرمي هر كسيك بريندار ببير لبيناوي خواهي پروردگاره وخواش أزانيت چيه بريندار ببير لبيناوي خواهي قوري روجي قيامت كديتو جرحكي برينكي خوين هلدا برامبوني مسكي ليد اللون لون الدم والريح ريح المسك. اوش بريندار ولا بناي خواهي قورا دو ايش شاقه بتوك خلشي تشتريل او اجرشي هي او پاداشتشي او سيما وصفته نشانيشي هي كلا قيامتها بيه ناصر يشي شكت شوتا جهادك وهاتوتو هيشي لبسر ناتو بلان فضل خواهي قورا بغنيمتو هاتوتو بسر كوتنيك وهاتوتو اگر شكستي شان بسر هاتو عسكريا ديسا شكراني خواهي قورا كبز نبو بشدار بون اوش الفضل خواهي قورا يشي چکە بەشداری شەڕەکەی نەکرد هەر لە دواوە چێشتی بۆ لێ ناون بەڵام حرەسیش بووە بەشەو. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسلام فەرمووی ئەبوو هورەیرە ڕیوایەتیەکان و صحیحی مسلمە لئن أرابط ليلة في سبيل الله أحب إلي من أن أقوم ليلة القدر عند الحجر الأسود. ئەگەر یەک شەو حرەسیات وەگرم لە پێناوی خوای پەروەردگارە پێم خۆشترە وەک لەوەی شەوی لەیلەة القدر لە پەنابەر دەڕەشی کەعبەیە بکە نوێژێکی بە هەزار نوێژە لليلة القدر كبقدر 83 صار 6 مان قوري يكشوي حرسياتكي بلاو قورة تربو اللو كما أو كسيك شهيد بو فضل إخوايا ويبرندار فضل إخوايا ويبسر كوتوياتو فضل إخوايا ويبزيوي شار فضل إخوايا لسنة بسلامتياتو تبوجو ليجيتر أو إلا بشتي شهر حرسياتكي قرتو أو التأيدي شي كردون وحرض المؤمنين على القتال
هەر خاوەنی ئەجر على الأقل ئەوە پشتی بەر نەداون زمانی بکە بە تیغێک لە سەریان و دژی ئەوان قسە بکە نا تەئیدی کردوون ئیعلامیان بڵاوی کردوێتەوە ئەنجا ماڵ ئاگای لە ماڵ و مناڵەکەیان بووە پارەی بۆ کۆ کردوونەتەوە فەیسبووکی پڕ کردو لە ئەخباری ئەوانش هەمووی فەزلی خوای پەروەردگارە خۆ ئەم هیدایەتە شەروان نایدا بە هەموو کەسی ئەو کەسانی دانیشتون و قسەی زلزلەکەن لەبەر سێبەری تاغوتانە طعنە لە مجاهیدەکانە دەب تۆ بڵێ ئەوانەش هەر ساحەبێ و فەزلە بن إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يعلمون لا يشكر بەڵام زۆرینەی خەڵک سوپاسگوزاری خوای پەروەردگار نابن خوای گەورە هەموو نیعمەتەی پێبەخشی لە چاوی ساغ لە لەشی ساغ لە ژیان لە هیدایەتدان تۆ تەسەورەکە ئەگەر ئێمە موسڵمان نەبووینە چییە بووین هەمووی وەکو ئەو داوێن پیسانە لەو سەرجادانە سەرخۆش مەس شەق خەڵک شەقی تێڵەداین و گاڵتەی پێکردن یا گاڵتەمان بە خەڵکی ترک یا دەمێ بوو کوژرابووین لە پێناوی تاغوتە یا وەکو پێشمەرگە مەعەوقە داماوەنە لە ماڵەوە کەوتووە هەڵێ وەڵا وەزارەتی پێشمەرگە 1700 دۆلاری بۆ من سەرف کردووە من 7 دەفتەرم لە تورکیا لە خۆما سەرف کردووە ئێستاش کەسێ نایە هەواڵم بپرسێ کەسێ ناکرێ خانووەکەم بۆ بدە تۆ سەیری ئەم زەرەرە تخوا تۆ پێشمەرگەی بی ڕوحی خۆت داوە لە پێناوی تاغوتانێکە ڕۆیشتوی 11843 کەس کوژراوە لەو شوێنە کە پێوترێ ناوچە دابڕاوەکان یا ناوچە ناکۆچی لەسەرەکان دابڕاوە بە هەموو شەوەیەک دایان بڕی لە کوردستان بەهۆی ئەم دوو تاغوتەوە 11843 کەس کوژرا و بریندار کەچی بە چەقەنەیەک بەجیهان هێشت و هەمویان هاتنەوە دواوە ڕووشیان دێبێنە سەر تەلەڤیزیۆن ڕووشیان دێ چونکە ئەمە وەکو شێخ ڕەزا فەرمێ پێستی چاوی هێند قایمە شمشێری میسری نایبڕێ گەر بە کەوشیکەی ئەمێنە تا قیامەت نادڕێ ئەم چاوە پلاستیکیانە کە دێتە سەر تەلەڤیزیۆن خۆشی هەستاش بە زەعیمی کوردایەتیە زانێ ئای لەم کوردایەتیە بەڵام داماو ئەم پێشمەرگەیە کە ماوە ئەوەیان کە کوژرا ئەوە ڕۆی زەرەرە لە دایک و باوکی کەوت ئەمە حاڵی قیامەتی خۆشە بێکە لەژەر ئاڵای عەلمانیەتێکی کوفرە خۆی داوە بکوشت ئەوە لای خوای گەورە ناخوا بڵێ وەڵا ئەوتی شایەتمانیە ناشەدۆ لا ئیلاها ئیلا الله ئەی سیرەکەت ئەی دیفاعکردن خوێنەکەت لە پێناوی نەوت دزەکانە نەبوو هی مافیا و عەلەمانیەتە نەبوو ئەوە ڕۆی ئەی ئەم مەعەوقە داماوەی کێسە پیسایی کاتە بن خۆی ماڵ و ناڵی بێزار بوون ئەوەندە پیسایی پاکن فەرماندەکانی کوردایەتیوانان ئێستا کیسەی پیسایەکەشی بۆ ناکڕن کە 45,000 دینارە 40 دۆلاریشی بۆ پێ نادەن ئێستا ئەی تۆی بریندار باشەوە تۆش زەرەرە کردە تۆبە کە بگەڕێ لای خوای گەورە بڵێ خوایە تۆبە لە کوردایەتی ئەی تۆی زیندوو کە نەکوژراوی بەو هەلەکە سەمایە ڕات کردۆتەوە دۆ تۆ بۆ تۆبە ناکەی کاکەی پێشمەرگە ئاسایش پۆلیس ئەوانەی لە خزمەتی تاغوتانی پارتی وێچێتیان تۆبە بکەن و گەڕێنەوە لای خوای گەورە ئەخرەوە انفعال و ڕاکردنەتان سەبەبەکەی ئەمەیە فقال لهم الله موتوا ثم أحياهم إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون فضل خوای گەورە لەسەرتان چەند زۆرە کە نەکوژران تۆبە بکەن و گەڕێنەوە ولكن أكثر الناس لا يشكرون آخر تۆ بۆ شکرانی خوا ناکەی کە بە سەلامەتی هاتوویتە بۆ شکرانی خوا ناکەیت و تۆبەیە بکەیت و بگەڕێیت و واز لە پێشمەرگایەتیەکەت بێنی بگەڕێرەوە لەبەر خاتر خوای پەروەردگاریش ئەم قسانت بۆ بکەین و کە وەری بگری پاشان خوای گەورە فەرمێ وقاتلوا في سبيل الله واعلموا أن الله سميع عليم فەرمێن لە پێناوی خوای پەروەردگارە کوشتار بکەن وقاتلوا صفەتی مفاعلەیە یعنی دوو جەبهە هەیە نەک وەقتلوا وقاتلوا جەبهەیەک هەیە وەمەش جەبهەیەکی تری ئەهلی ئیمانە ئێوە لەم جەبهەیە بەشدار بن دژی ئەهلی کوفر بەڵام فی سەبیل الله چاواشەت نەکەن بڵێ دیفاعم لە کوردستانە کرد وەڵا بەرگریم لە خاک و خەڵکی خۆمە کرد هیچ نییە بتێکیان بۆ دانایی و بتێکیان داتاشیوە پێ دەڵێن ئەمە کوردستانە بابە تۆ لە دزەکانی بای حەسەن و هاڤانە کرد دیفاع لەمانە کردو دیفاع لە حساب بانکیەکانی ئەوان کردووە دیفاع لەو هەموو ممارەسەی زینە و فاحیشە و شەرابەی ئەوان کردووە کە لە شەوانی سووریانە لە غەربیان کرد تۆ دیفاع لە چێ کردو داما و بتێکیان بۆ داناوی لە کوردستان لە قسەیەکی زل لە پێشمەرگە مهمتر نییە پێشمەرگە مقدسە لە قسەی قۆڕە پێشمەرگە مقدسی چی هەمویان کردیان بەشێر پێوە چێ ئاور لە پێشمەرگەیەکی بریندار و داما و فەقیرە داتەوە پێشمەرگەکە نهاتۆتەوە بۆ مزگەوت
خوان رحمتان لێ بێنە ڕۆشتومەتەوە بە ماڵەوە بەخوا شیرم لێ بۆ مناڵەکانیشی بیکڕم لە جەبهەشەوە هاتوومەتەوە شتێکم بەڕاخن پارێکم بۆ کۆکردن لە خۆی فەقیرتر بێموچە پارەی بۆ کۆکردنەوە پێشمەرگەی تاغوتیش ئەم داماویە بۆ قبوڵەکەن وقاتلوا في سبيل الله بەرامبەرەکەت کوردە عەرەبە تورکە فارسە هەرچی شتێکە هەیە تۆ في سبيل الله جەنگەکە بکە نەک بۆ کورد و کوردایەتێوانە نەک بۆ سەرخستنی حیزب و ئاڵا و ڕایەکی دیاری کرا في سبيل الله من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێ هەر کەسێک لە پێناوی ئەوەیە کوشتار بکە کە دینی خوا سەرخا و سەروەرێتی شەرع بێنێتەوە پێشەوە ئەوە في سبيل الله وقاتلوا في سبيل الله واعلموا أن الله سميع عليم بجزانا كخواي پروردگار سميع سيكون اختياري دو صفتك سميع عليم عليمها خبره سميع ايش ابيسته چی ابيسته دنگی جبهەکە بیستێ شەڕەکانە بیستێ تۆپبارانە بیستێ پلانی ئەوانە بیستێ چرپە چرپی ئەوانە بیستێ هی دوژمنەکان هەرچی شتێک بەرامبەرتانەکە نەبیستێ ئاگای لە هەموو شتێکە خوای پەروەردگار لەسەرەوە ئاگای لە هەموو واقعی شەڕەکەتانە لە جەبهەکەیە لە کەسەکانە لە ئیمان و ئیمانی ئەم لە و لە تۆغیانی ئەو لە ئاگای لە دەستی هەردوو لایە ئاگای لە زەمانە لە مەکانە لە شوێنەکەی لە حاڵەتە حاڵەتی دەرونی حاڵەتی جەستەیی حاڵەتی عەسکەری وما النصر إلا من عند الله سركوتنكش بس لخواي پروردگارودي حصر وما إلا يعني سركوتنك لغير خواي پروردگارو نابي وانا زاني وامريكا يوتر او سركو بلان تو آليتك اوي كأتواني واعدوا لهم ما استطعتم من قوة بوي آماداك معنى واجنة تفنكتي انا بروي تجربكو معنى ابي اوي كأقلي دست جمعي مان بي اشكي بزانين إعداد وجهاد كمان شونا واعدوا بيعاني بو آمادة بكن ما استطعتم من قوة نكيرية لو هرشتك أبيت معي بزينو در براندني دجمنك دعايشة فرمي وما تنفقوا من خير في سبيل وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم باسي باراك شو كجهادش ببيعوا كان كري بشكا كري ببارا كري هر سير ركنك أني جهاد وشورش كرنكي ودياري كردون كآليتي سركوتنك بويا اللي رشاواي فرمو عقيدة كي داوينته وقاتلوا كي داوينته آياتي دعاء إيجا فرمي باسي اقتصاد باسي أبوريك أكاد من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة شيء هر كسك قرض بدا بخواي پروردگار قرض بدا بخواي پروردگار تو كقرض دي بيچك علي كي بوم دينيتو او اگر معاملك الربايي نبت شو كسر ما داري الله بلا قرض بلا نستطيع دوان زيدات السر انجا چيد هيا اگر ندايو بيبم زمانت چيه كأم ديتو وظيفة رئيسيت كامية بوي مسوغريك انجا قرضك دادي دوايو لكاتي خوش ان ندايو غرامي چي تريش دس خواهي پروردگار وانا فرمي من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له اضعافا كثيرة چه قرض بخواهي پروردگار دا بخواهي خالقت بخواي عليم بخواي دولمند بخواي كوعد نافوتي تو وعدك الداو تو قرزك الداو بخواي پروردگار خواي پروردگار كقرزك ابجيرتو كخوشي خلقي كردوي خوشي ملككي داويتي خوي قرزك ليكا بيوستي شي بينيا تو قرز الداو بيتشك او بيوستي بيتي بويا داوي قرزكي كردو خواي قوري بيوستي بقرزك شدني بلام يمن عليك لفضل شاكي خويا داوي لي كردو قرزك تو دولمندی نەچوویتە ڕیزی دووەمە وەقاتیلو لە ڕیزی ئەوانە نەبووی کە ڕایان کرد و ئینفعالەکەیان بەسەراهات یان تۆبەت کرد و پەشیمان بوویت و پارەت هەیە پارەکە دەی پارە لە پێناوی سەرخستنی دینەکەیە پارە لە پێناوی پاراستنی مجاهیدەکانە بە چەکیان بە ماڵ و مناڵیان مەساریفیان هی خۆیان مەساریفی ماڵ و مناڵیان کرێخانوویان دا و دەرمانیان سەرپەرشتیکردنی مناڵەکانیان من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة هر کسی که قرض بدا بخواهی پروردگار خواهی پروردگار چندین برابر قرضکی بو زیادتر کردو چه نعمتك لو زورتر يعني تشي لما زورتر تو أمهم أو قرض بدي بخواهي علام الغيوب
بەخوای دەوڵەمەند، بەخوای کردگار، بەخوای پەروەردگار، بەخوای زیندوو، بەخوای غەنی، بەخوای سەمەد کە پێویستی بە کەس نییە، تۆ قەرزەکەت داوە بۆ ئەضعافا کەثیرە والله يقبض ويبسط وإليه ترجعون. هەر خوای گەورە خۆی ڕزقەکە ئەگرێتەوە یا ڕزقەکە بە بەرفراوانی ئەدا بە یەکێکی کە وإليه ترجعون. هەرش گەڕن و بەلای خوای پەروەردگار. جا سەیری ئەم معاملەیە، سەیری ئەم عەقیدەیە کە لە دڵی ئەم مسلمانەیە دروست دەکاتەوە. جا ئەو مسلمانانە بن کە خرجوا من ديارهم وهم ألوف، أو ترساوە ڕاکردوانە بن، یا ئەم سەفەی تر بن کە قیتالەکە کەن و قاتلوا في سبيل الله، یا ئەمانە بن کە ئەبەخشن من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. هەر کامێکیان بێ خوای گەورە فەرمێ والله يقبض ويبسط. خوا قبضی ئەڕواحەکە، خوا قبضی ئەموالەکە، خوا قبضی سەرکەوتنەکە ژەکات و لێتانەگرێتەوە ويبسط، بەرفراوانی شێکاتەوە، ڕزقی بەرفراوان، ئەمانی بەرفراوان، سەرکەوتنێکی گەورەتانەداتێ هەر خوای پەروەردگار خۆیکە. والله يقبض ويبسط وإليه ترجعون. ئەشگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. جا سەیری ئەم معادلەیە. مەترسن خوای گەورە سەرکەوتنەکە لەوە دێ، مەترسن ژیان و مردن بەدەستەوە، مەترسن فەرزی قیتالەکە جێبەجێ بکەن، مەترسن سەرکەوتن لەلایەن خوای پەروەردگارەوە ئەگەر ئێوە شایستەی سەرکەوتنەکە بوون، مەترسن ببەخشن چونکە خوای گەورە بە قەرز لەسەر خۆی حسابەکە. خۆکە ئێوە ئەیبەخشن، تۆ هاتووی ئەڵێک ماوەسە من $1000 پێ هی زەکاتی خۆمە ڕەحمەتی لێ بیگەنە بە فەقیر و مستەحەقانێکی. ئەمە دامان بە کرێخان و بۆ ئەو زیندانیا، بۆ ئەو شەهیدە، بۆ ماڵە فەقیرە، بۆ ئەو دەرمانە، بۆ کرێخانویەکە کە پێی نادرێ، بۆ عەمەلیاتیەکێکی تر، بۆ پێداویستی محتاجێک، دامان بە هیچ تەلەبەیەک، بە کۆمپیوتەرێک، بە جیهازێکی هەندەسی، بە بلیتی یەکێک کە سەفەرەکە، دامان بە کتێبێک چاپە کرێ، دامان بە یەکێک کۆپیە کرێ، هەرچی شتێک کە لەمانەی بەردەستمان هەگەر خوای گەورە لێمان قبوڵ کرد بەدەست وەریەگرین و هەر دەستێشێک سەری گەێنینەوە بە خەڵکەکە جاری هەر بە تەلەفۆنەڵ باشە مەیگەێنە بە من بیگەێنە بە فڵان کەس لەوێ لێت وەرگێ، ئەویشی گەێنێتەوە بە شوێنی تری خۆی. قەرزەکە بە چێتدا قەرزەکە بەخوای گەورە خستە دەستی منەوە، من گەیانە بە یەکێکی تر لە تۆ ئەو کەسەت نەئەناسی، بەڵام یەکسەر گەیشتە بەو بێوەژنە، بەو داماوە، بۆ فەقیرە، بۆ خاوەنی کە دەرمانی پێویست گەیشت بەو، بەڵام تۆ قەرزەکەت بەخوای پەروەردگار داوە، تۆ خێر و سەدەقەت کرد چاوەڕێوەژنی وەریگریتەوە چونکە لەو ئافرەتە وەرناگیرێتەوە تازەوە سەرفیەکە، بەڵام خوای پەروەردگار بۆی داناوی ئەضعافا مضاعفە. بۆیە سەیری سەخاوەتی ئەهلی ئیمان کەن. توخوا قیاسی کەنەوە بە سەرمایەدارانی ئەلمانی بێدین لە لای خۆتان، بە شەوی $75,000 دۆڕێنێ لە سلێمانی پاڵاس، بەڵام ئەگەر پێی بڵێ ئەوە دراوسێتان محتاجە و تەلەبێ گوناحەوە پێویستی بە فڵانشتە ئەوە عەمەلیاتیەوە دەبە خۆڕایی بۆی بکەن، تۆ خەستەخانەتەیە ئامادە نییە بیکەن. ئەوە کورد دەڵێ، ئەمما سەرمایەداری ئەوروپی هی ڕۆژ ئاوای و ئەمریکی و ئوسترالی و ئەمانە ئیستیعدادی نییە سنت بدە، سنت بەخوا قەسەم ئیستیعدادیان نییە $10 بدەن. قیاس ناکرێت لەگەڵ ئەهلی ئیمان و ئیسلام. ئادەیەوە عەبدوستار ئیدی لە پاکستان 50,000 ئیسعافی هەیە، ڕەحمەتی خوای لێ بە مردوو ئێستا 50,000 ئیسعافی لەسەر ئەو ڕێگاوبانانە داناوە. ئادەیەوە هەموو ئەوروپا، هەموو دەوڵەمەندەکانی ئەوروپا سەیری کەن بزانن ئادەی چیتیا شتێکی وای کرد. ئەو هەموو دەوڵەمەندەی کوێیت و سەعودی و شوێنان سەیری کەن بزانە ئەوانە پاریان چۆن سەرف بێتەوە. هەر دەوڵەمەندی لای خۆشمان ئەوەی کە مسلمان و ملتەزیم و ئەهلی ئیمان و دینە، سەیری ئیحساناتی ئەوان کەن و سەیری ئەو هەموو ملیاردێرە دزەکەن کە چۆن لە نەوتی خەڵکی لە قوتی خەڵکەکەیان دزیوە. خەڵچینە ئیمانداران، ئەهلی کورد، ئێوە پێویستیتان بە پێشڕەوانێکی ئەهلی ئیمان و قیامەت خواز هەیە. پێویستیتان بەوەیە کە شەرەف و ناموس و ئابڕوو سامان و کوردایەتێکەتان خەبات و خوێنتان بدەنە دەست ئێمە. بەخوا قەسەم ئێمە دەستپاکین، خیانەتیشتان لێ ناکەین، دڵسۆزیشتانین ناهێڵین، هیچ مافێکتان نە تورک نە عەرەب نە فارس لە قورقوڕەگەی ئەوانە دەریهێنینەوە بۆتان. جوامێریشین، بەخوا ئازا و دلێر و دڵسۆزیشین، خیانەتیشمان نەکرد و ناشیکەین لە کەس. هەموو شتێکتان بە ئێمە بسپێرن، سیقەتان پێمان بێ. ئێمە دەنجی انتخابات کۆ ناکەینەوە، درەودە لەسەر چاواشەکاری ناکەین، شعاراتان بۆ دەرببڕین، بەڵام ئێمە بە مەیدانی عەمەلی بۆتانە سەلمێنین بە حەول و قووەتی خوا.
من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط إليه ترجع. أقرين ولا إخوائي بالردقار هم أنا أقرين ولا إخوائي بالردقار خواهي الرسول الدنيا وقيامت مانك خواهي خواهي بلطفي خود سركوت مان بي بخش خواهي إيمان دار مانك بهز مانك برشاو روشن مانك خواهي بلطف ورحمتي خود هدايت مان دولة دينك التيمان جينا خواهي وزور مان بقرخو لكم الكارية أمتي عقائدية خواهي برمانك خواهي بقر مانخا خواهي مانك بأداتي قدري خود بسر خصني دينك بورا مالين ودا ماليني دا صلاة داراني طاغوتي بارتي ويشتي خواهي يارمتي درمان بتا دار الكفر كي كردستان كينو بدار الإسلام لقرقراقي حشدي وحشي أو طاغوتاني تريشا ما في أهلي دوزو جواميركاني تري قرميان من لقرقراقي أوانا دربينينو يا ربي خواهي أما بلايتو دورنيا شتيكي قورجنيا كجنابت بيكي يا ربي خواهي خوم أن تسليم بتو كردو يارمتي درمان بي سلامة سركوتو مانك يا الله خواهي مانكي توبو هيزي كأتوانين دينكي توش بباريزين بيامي توش بقينين ما في أو رشور روتش دابين بكين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.